ئەبێ ئەمانە زیادکە و بێ چەکیش دروستکە چەکی خۆی بە تکنۆلۆژیای خۆی نەوەک لە ئەمریکا و لە بەریتانیا و فەەنسا بەشدار بێتن لەگەڵیان نەخێر جا تکنۆلۆژیای ئەڵمانی بێتە پێشەوە سەیرە باش وڵا حەزەکەم توزە باسیەوە بکەین بەڵام پێشەوە یعنی ڕۆژنامەی پۆلتیکۆ دەڵێت یعنی ئەوروپاش چاوی وڵاتانی تری ئەوروپاچیان لەسەر ئەڵمانیا هەم ئابوووریەکەی بەهێزە و هەم ئەوەی کە مێژوویەکی تاڵیان هەیە لەگەڵ سوپای ئەڵمانیایە ئەوان چی جۆرە ترسێکیانەیە لەوەی ئەڵمانیا بەو بەهێزیی دوای مەسەلەن پێش جەنگی جیهانی دووەم بگەڕێتەوە مەدان ئەگەر تۆ سەیری ئەوروپا بکەی هەموو کەسێک ئەوروپا وڵاتێکی ئازادە دیموکراسیە سنوور نییە لە بینیانە چووە بەس بڕوا مەکە لە مێشکیان لە دڵیانە ڕق نەبێ هی کۆن نمونە ئەڵمان ڕقی لە فەرەنسایە تایبەتی جەنگی جیهانی دووەم چی بە فەرەنسا کرد لە جەنگی جیهانی یەکەم فەرەنسا چی بە ئەڵمانیا کرد و لە هەمان کاتا پۆلۆنیا زۆر خاکەیە داگیر کراوە لەلایەن وڵاتانی تر ئەگەر ئەڵمانیا بەهێز بێ و بگەڕێتەوە لەبیری شت نەچێ ئێستا هەتا کوردەکەی خۆمان کە لە ئەڵمانیا یان کە تۆ سەفەری ئەڵمانیاکەی بڕۆ لە بەرلین ئێستش نازیەکان لەوێن بوونیانەیە نازیەکان ترسی ئەوانە بگەڕێنەوە بەو ئەگەر هاتنەوە بۆ سەردەسەڵات ئەوروپا ترسی لەوە هەیە تاوان نازیەکان بگەڕێنەوە دەسەڵات وەربگرن واز لە پۆلۆنیا ئەوانە ناهێنن تۆڵی جەنگی ژیانی دووەم وازی لێ ناهێنن سەریان مەکە باسی دیموکراسی و ئازادیەکەنەوە بخەلاوە بەڵام لە مێشک و دڵە شتێکی جیاوازە نەخێر جەنگ دەسەخاتە سەریان ئەوانی کە لی سندراوە دەسەخاتە سەری سە بۆ نمونە پۆلۆنیا لەگەڵ ئۆکرانیا ئێستش ناوچەی شاری لیڤیڤێتن ئەڵی خۆمە لە جەنگی جیهانی دووەما لێم سندراوەتەوە دراوە بە یەکێتی سۆڤێت ئۆکرانیا جیابەوە ئەوەڵە هی منە ئەمانە وازی لێ ناهێنن وڵاتان ئابووری ئەڵمانیا بەخۆترین ئابوووریە لە ئەوروپا لەوان باشتریان نییە